بینەرانی پێشنگی ببورن بینەرانی ئازیزی پێشنگ تیV ئەم کاتتان باش. من سوهام حسێن لەگەڵ هاوکارم بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ 22 تەمموزی 2021تان پێشکەش دەکەین. بەرنامەکانی ئەمڕۆمان لە کۆمەڵێک بابەت و تەوری جیاواز پێکاتوە. دەخالەتی ئەمریکا لە عێراق و کوردستان، ناڕەزایەتیە جەماوەریەکان لە ئێران، لافاو لە ئەڵمانیا و کارەساتە مرۆییەکان. ئەمانە تەورەکانی بەرنامەکانی ئەمڕۆمانە بن و ئێستاش لە یەکەم بەرنامەدا دیدارمان دەبێت لەگەڵ محسن کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر سەبارەت بە دەخالەتی ئەمریکا لە کوردستان و عێراق. ئەم کاتت باش هاوڕێ محسن، لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا دوو سەردان ئەنجام درا کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە دۆخی سیاسی و ئەمنی عێراقەوە هەبوو. یەکەمیان سەردانی بێرت مەگۆرگ، ڕێخەری ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیراندا. هەروەها سەفەری مستەفا کازمی بۆ ئەمریکا و بەسمی دیدار لەگەڵ جۆ بایدن و کاربەدەستانی ئەمریکا بە بۆچوونیەوە ئامانجی هەردوولا لەم دوو سەردانە چییە؟ ئایا پەیوەندیەکیان پێکەوە هەیە ئەم دوو سەردانە؟ فەرموو. بەڵێ سپاس بۆ ئێوە، سڵاو ڕێز بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. بە بڕوای من پەیوەندی بینی ئەمریکا و عێراق لە 2003 دوای کە ئەمریکا عێراق داگیرەکات لەو کاتەوە بەردەوامە بە شێوازی جۆراوجۆر و بە هەڵبەز و دابەزی جۆراوجۆرە ڕۆشتووە، بەڵام سەرنجام ئەو کۆبوونەوانەی کەەوە باسێکەن و گفتوگووانەی کە لە بینی ئەمریکا و عێراقەوە سەردانی برێک مەکۆر بۆ عێراق و مەسلەی سەردانی کازمیش بۆ ئەمریکا بۆ بینین جۆ بایدن، ئەمانە بەشێکە لەو هەوڵانەی کە لە پێش لە باڵین دەستپێکردنی انتخاباتی عێراق لە مانگی ئۆکتۆبەری ئەمساڵ چەند بۆتەوە. ئامانجەکەشی بە بڕوای من ئەوەیە کە هەرچی زیاتر بتوانێت ئەمریکا قاچی لە عێراق دابکێ، بە تایبەتی ئێمەوە بینین کە چەند مانگێک لەمەوە پێش گفتوگەکانی بینی ئەمریکا و عێراق بۆ ڕێخستنەوەی پەیوەندینەوەی ئەمریکا و عێراق و بۆ دامەزانی پەیوەندێکی درێژماوەی استراتیژی لە بینی عێراق و ئەمریکا دەستی پێکردووە. تەمان هەڵبەت لە 2003 تا ئێستا وەکوتم هەڵبەز و دابەزی جۆراوجۆر بە پەیوەندی بینی ئەمریکا و عێراقەوە ڕوویاوە. دەخالەتی ئێران ڕاستەوخۆی حکوومەتە لە عێراق، ئەمانە هەمیشە بەشێک بوو لە کێشەکانی ئەمریکا لە عێراق کە بە شێوازی جۆراوجۆر ئەمە بەرەو باڵێن ئاڵوگۆڕی بەخۆی بینەوە. بەڵام ئەتوان بڵێم لە ماوەی 2-3 ساڵی ڕابردەوە بە تایبەتیش دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری پێرار ئینتیفاضەوەی کە پێڵێن بەناوی ئینتیفاضە ناسراوە خۆشانی جەماوەری عێراق، ئاڵوگۆڕێک ڕوویاوە کە بە جۆرێک هاوکێشەکان لە زەرەری ئێران بە تایبەتی لەباری کۆمەڵایەتی و ئیجتیماعی و سیاسیەوە وەرچەرخاوە سەر بارەوەی کە هێشتا ئێران دەستی باڵای لە سیاسەتی عێراقایە، بەڵام لەباری شعبیەوە مەسەن مەیلێک لە جی ئێران گەشەی کردووە و ئەمە بە جۆرێک ئەتوان بڵێم کە ئەمریکاش پشتیاوەتە سەر ئەم مەسلەیە کە بتوانێت لەگەڵ ئەمە خۆی بگونجێنەوە بە جۆرێک کارکا بۆ دوورخستنەوەی ئێران لە فەزای سیاسی عێراق و لە کاریگەری دەخاتی لە فەزای سیاسی عێراقا. بۆیە کە ئێستا بەرەو انتخاباتی عێراق چین و وەکو خۆش نازان کازمی سەرۆکی حکوومەتی کاربەرەکەرە کە لە دوای انتیفاضەی ئۆکتۆبەر هاتووە، حکوومەت لە عێراقا تووشی بەست تووشی قەیران بووە، دەسەڵاتی سیاسی تووشی قەیران بووە. حکوومەتی عادل عەبدولمەدی ناچار بوو کە ئیسقالە بکە و کازمی کوتمانە کوونێکی موقت و ئیجراتێکی موقت کە بە جۆرێکی نەوعاً ما تقریبا تام لەسەر بنەمای وەهمێک کە جەماوەری بوو توانی ئەم بێت گوایە کە سەر بەم کوتلانە نییە، دەسەر بڵێ ئێران حساب نییە و کەسێکی پرۆفیشناڵ و با بڵێن هینە ینی تەکنۆکراتە و وەڵام بە خواستەکانی خۆپیشاندەران باتەوە. بەم تەسەورە ئەلاسا زۆکتوانێت ئەم دەورە انتقالێتی پەرەنتاوی انتخاباتی لە عێراق ڕۆیت و مەسلەی حاکمیت و مەسلەی حکومەت یەکلاکرێتەوە. بە بڕوای من هات چۆکانی با بڵێن ئەم پەیوەندی نێوان ئەمریکا و حکومەتی عێراق بە تایبەتی کازمی و شخصێتێک کە پێم وایە ئەمریکا ئەوێت پشتیوانی بکات و ئەوێت شخصێتی باتەوێت بەهێزی بکات، ئەوەیە کە بتوانن لەم انتخاباتی کە لە عێراقاکرێ حکومەتێک کە شەرعێتی انتخاباتی هەبێ و ئەم دەورەی قەیران و گوزارات تێپەڕ بکات کە لەم بەینا وەکوتم مەسەن ئەمریکا ڕەنگە زۆرتر چاوی لەسەر کازمی و ئەو ئیتلافی دەوروبەری کازمی دانابێت. پێم وایە کە بانگێشتی کازمیش بۆ ئەمریکا بە بڕوای من هەرەوەیە کە بتوانن ئەم پرۆسێ بە سەرنجام بێنن انتخاباتە لە عێراق بکرێ
و بە جۆرێک نفوزی ئەمریکا لە عێراق شەرعەت وەرگرت. ینی من پێم وایە کە انتخابات عێراقی ناتوانێت مەسەلەیەک لای کاتەوە مەسەلەی تەوازنی بینی ئێران و ئەمریکا لە عێراق بۆ هەتاهەتا یا بڵین بە شێوەیەکی یەکلاکەرەوە ناکا، بەڵام پێم وایە کە لانی کەم توانێت ئەم هەرومەرجەی ئێستا ئینتقالی نامەعلومە بەلایەکە بخات و کەفەی میزانەکە هاوسەنگەکە بە جۆرێک بە قازانج ئەمریکا بخەوە. هەوڵەکانی ئەمریکا بە بڕای من بەما قارە، یعنی چێ هاتنی برێدمە گۆر بۆ عێراق، چێ داوەتی کازمی بۆ ئەوێ، چێ هەوڵەمە کوکیانی کە لەگەڵ باڵین کاربەدەستانی عێراق و بە جۆرێکی ژەرەمی کوردستان ناکرێ. بەڕای من ئاماجەکەوەیە کە سەر لەبەری ئەم پرۆسەیە بچێتە پێشەوە، مەسەلەی انتخابات لە عێراق بچێتە پێشەوە، یەکدەستی حکومەت تەمین بکرێت و حکومەتێکی نوعا کە شەرعەتێکی پەرلەمانی هەبێت لە عێراق بێتە سەرکار کە بە جۆرێک نزیک بێت لە ئەمریکا. هاوڕێ محسن، ئەوترێت هاتنی مەگۆر پەیوەندی بە ئاگادارکردنەوەی حکوومەتەکەی کازمیەوە هەیە لەو مەترسیانەی کە لەسەر عێراق و حکوومەتەکەی کازمی و هەروەها ئەو هەوڵانەی کە لایەنەکان بۆ شکستپێدانی هەڵبژاردن و دواخستنی خستویانەتەکە بە تایبەتیش دوای کشانەوەی سەدریەکان لە بەشداریکردنیان لە هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراقدا. ڕای ئێوە لەم بارەیەوە چییە؟ بەڵێ زان چۆنە بەڕای من جارە سەدر نەخشاوەتەوە، حەزەکەمەوەتان بۆ ڕاستکەمەوە، بەڵام هەڕەشەی کشانەوەی کردووە. تاسا مەسەنەوەی کە من ئاگادار بم کۆمیسیۆنی باڵای انتخابات دەڵێمە هیچ چینێکی ڕسمیمان پێ نەگەیشتووە، بەڵام ئەمە تادیدەکە کە جەماعەتی مقداسە درەیکەن گوایە کەوان بەشداری انتخابات ناکەن و بەمە بەهۆی ئەوەی کەوان کوتلەیەکی بەقوتن یا بڵێ هێزێکی سیاسی کاریگەر لە ساحەی سیاسی عێراقا لەناو هێزە سیاسیانی کە ڕسمی سیاسەتی عێراقەکەن، ئەمە کێشە بۆ انتخابات دروستکە. بەڵام بە بڕای ئەمە تەرەفێکی مۆزوعەکەیە، هەڵەشەکەی سەدر تەرەفێکی مۆزوعەکە، خودی وەزعی عێراق وەزعێکی نامستەقیڕە. ینی بە بڕای من نیگەرانیەکەی ئەمریکا لەسەرەوەی کە نەک هەڕەشەکەی سەدر کە حتمما ئەوەش کاریگەری خۆی دانێ، بەڵام ئەوەی کە وەزعی سیاسی عێراق نامستەقیڕە، ئێمە ئینتفاضەیەک ڕوویاوە، خەڵک دژی دەسەڵات هاتە مەیدان، نزیکی 600 کەس کوژرا، 20,000 کەس برینار بوو، خەڵک دژێم دەسەڵاتە بوو، گەندەڵە، تاوانبارە، مجریمە، خەدەماتی هیچ شتێکی بەسەر هیچ شتێک نەماوە. خەڵکی عێراق ناڕازی لە بارودۆخەکەوانە ئەڵگۆڕێکی ڕیشەی ڕووبات، ئەمە ئەسلی کێشەکەیەوە. ئەمان وەکوتم وەکو لە پڵان پرسیارێکم تاراوتم، یعنی مۆزە تێپەڕێن، یعنی دروستکردنی حکومەتێکی تازە بە جۆرێک یعنی کۆتایهێنانە بەو دەورەیە بەو مەرحەلەیە لە کێشمەکێشی سیاسی بینی خەڵک و دەسەڵات کە نەوعێک شەرعەتی دەسەڵاتی زێر پرسیار وەکوتم عەبدولمەجید ناچار بووی سقالە بکە. ئەمە نیگەرانیەکان ئەمریکا بۆ ئەوەیە و ئەو بینەی هەڕەشەش کە سەدرەیەکا بە بڕای من بەشێکە لە تاقیدبوون و ئاڵۆزبوونی وەزعی سیاسی عێراقەوەی کە هێزە سیاسیەکان هیچیان ینی سۆگەر نینەوەی کە بەڕاستی بچۆن لە انتخابات و ئایا بەڕاستی ئەیبنەوە، ئایا تەوازناتی تازە دروست دەبێ، ئایا مەسەڵەن خەڵک دەوری چیە بێ. بە تایبەتی خۆتان ئاگادارن انتخاباتی چەند ساڵ لەمەوە پێش لە ساڵ 28 کەمتری خەڵکی عێراق بەشداریان کە تا لە بەعضی شاری گەورەی و بەغاو شاری ئەسلی عێراق مەسەن وەکو بازەکەن لە دەوروبەری لە ساڵ 20 ئەوانە بەشداری کردووە. بۆ ئێمە نیگەرانێکی واقعی لەوەی کە ڕەنگە پرۆسەی انتخابات ئەسڵەن سەر نەگرێ، ینی مەسەن بە حکمی ئەم واقعەتە ئەم تەزادە ئەم ناکۆچی کە لە بینی خەڵک و دەسەڵاتەیە و هێزە سیاسیەکان هەمویان بە جۆرێک لە بەرامبەر خەڵکان لە پاشەکشەن تووشی بنبەست بوون. ئەگەری ئەوەیە کە بارودۆخەکە یعنی هەتا نەتوانێت سەرکێشەی انتخابات تێ بکرێت و توان دەنگدان بکرێت و حکومەتێک تەشکیلکەن. یعنی فەزای سیاسی عێراق، وەزعی سیاسی عێراق، کێشمەکێشەکانی ناو هێزە سیاسیەکان لەژێر کاریگەری فەزای سیاسی میزاجی گشتیا بە جۆرێکە کە فەزایەکی نائەمن و نائارام و نامەعلومی دروستکەوە. بەڕای نیگەرانیەکان ئەمریکا لەسەرەوەی کە ڕەنگە سەر کێشێتە پێکدادان بەتایبەتی کە ئەومان بیر نەچێت عێراق ساحی ململانی بین ئەمریکا و ئێرانە، ئێران ئەوێت عێراق بەلای خۆیان ڕاکێشێ، ئەمریکا بەلای خۆیان ڕاکێشێ و زۆر محاولاتی جۆرا و جۆرەکرێ. مەسەڵەن هەتا ئەگەر دیقەت بن ئەمریکا لە ڕێگەی دەست و پەیوەندەکانی ناوچەکە لە ڕێگەی وڵاتانی کە بە جۆرێک لەسەر بلۆکی غەرب و ئەمریکا حسابەکەن ئەنوێت لە عێراقا دەور و نەخشیانە بێتە لەباری ئابووری، لەباری سیاسی و بەعزی امتیازات بن بە حکومەتی تازە عێراق، لەباری اقتصادی، لەباری مەسەن پێگەی سیاسی و استقرارێکی بۆ ئیمکان کە زۆرتر فەزاکە بە قازان دوورکەوتن لە ئێران بۆ حکومەتی تازە بڕەخسێن. هاوڕێم حسن، بابەتێکی ترەوەیە کە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕێگەیان کە سەردانەکەی کازمی بۆ ئەمریکا بە مەبەستی ئەنجامدانی گەڕی چوارەمی دانووسانە استراتیژیەکانی نێوان عێراق و ئەمریکایە و هەر لێرەشەوە ڕێکەوتنە لەسەر نەخشەیەک بۆ کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق. ئایا لە ڕاستیە ئەمریکا بە نیازە لە عێراق کشێتەوە هاوشێوەی ئەفغانستان کۆتایی بە داگیرکاری لە عێراق بهێنێ؟ ئەگەر وابوو ئەمە ڕوودا چی ئەبێت؟ من ڕاستەکەی پێم وانە کە لە ئێستای ئەمریکا مەسلەی کشانەوەی لە عێراق لەسەر بەرنامەی لەسەر ئەجندەی سیاسەتی خۆی لە بەرنامەی سیاسی خۆیان دانابێت.
مەسەلەی کشانەوە لە ئەفغانستان مەجموعە فاکتەری تر بووە کە پێم وایە ئەفغانستان ئەو پێگە سیاسی عسکەری و بەتایبەتی سیاسی و عسکەری بۆ ئەمریکا نەما بەتایبەتی دوای شەڕێکی نزیک بە تقریباً 20 ساڵ ئەتوانین بڵێن لە ئەفغانستانە دەستکەوتێکی بەدەست نێناوە لە ناو کێشمەکێشێکی منطقەی و ئیقلیمیا کە مەجموعە هێزی گەورەت دەوریان تابینی بە جۆرە پێما ئەمریکاوی بە قازانج بۆ ئەوێ جێبهێڵێت ینی ئەمە خۆمان ڕەنگە مە لە فرسەت نەبێت لێرە زۆری لەسەر بڕۆی من لە وتارێک لە ئۆکتۆبەرە بە جۆرێک ئاماژەم بە هەنێ فاکتەر و هۆکاری ئەو کشانەوێ کردووە بەڵام ئەوەی کاگرێتە سەر عێراق پێم وایە کە عێراق لە ئازان مەیدانی کێشمەکێشێکە کە ئەمریکا ناوێت جێی بێڵێ مەسەڵەن لانی کەم کێشمەکێشێک لە بینی ئەمریکا و ئێرانە هەیە کێشمەکێشێک لە بینی ئەمریکا و رووسیا و چین هەیە لە پەیوەند بە عێراقەوە عێراق جێگایەکی جغرافیای سیاسی گرنگتری هەیە لە ئەفغانستان بە بڕوای من و بە تابەتیش خۆتەزانی عێراق درێژکراوەی منطقەیەکە پێڵەن جیهانی عەرەب و لە هزار کێشەی عەرەبی سایر ڕاستە مەسەن تەخفیف بەڵام هێشتا کۆتایی نەهاتووە و مەسلەی استقراری عێراق وەکو هێزێکی کە مەجموعەیەک دەوڵەتی ناوچەی دەوریان هەیە و ئیشیان لە منطقەیەکەن ئەمانە کۆتایی نەهاتووە مەسلەی سووریا هێشتا یەکلایی نەبێت بۆیە پێم وایە کە ئەمریکا لە هزار پێویستیەکە لە عێراق بمێنێتەوە بەرژەوەندی جدی لە عێراقا هەیە و پێم وایە هەوڵەکانی بۆیە کە بتوانێت ئاقاری وەزعی سیاسی ئاڕاستی وەزعی سیاسی عێراق بە جۆرێکە بەرێک کە نەوعەن ما بتوانێت نفوزی ئەمریکا جێگیر بکات تاوی بکشێتەوە بە جۆرێک پاشەکشە بە ئێران کە بەڕای من عێراق مەیدانێکی مهمی کێشمەکێشی ئەمریکا و ئێرانەوە بەڕای من پێشکەوتن و سەرکەوتنی ئەمریکا لە عێراق ئەتوانێت زەربێکی گەورە لە ئێران بادیان هێتا کاریگەری شکستی ئێران لە عێراق توانێت لەسەر ناوچەکانی لەسەر جێگە و ڕێگەی ئەمریکا ببوورە ئێران لە ناوچەکە دەوری هەبێ بۆیە پێماکە هەوڵەکانی ئەمریکا بۆ قارا بێت کە لە عێراقا باڵێن ئەوەی کەڵێ ڕێکەوتنی استراتیژی لە عێراقا لە چوارچێوەیەکی تادا ڕێژێتەوە تەمان خۆتان نەزان لە ساڵی 2012 ئەمریکا ناچار بوو بکشێتەوە لە عێراق ئەویش لە چوارچێوەی پرۆسەیەکا بوو کە ئەوەکو هێزێکی داگیرکرد لە دوای 2023 هاتووە عێراقەوە بەڵام لە دوای ئەمە جاری کە ئەمریکا پێگەکانی یا بڵێن مستەلزەماتی هاتووە بۆ عێراق لە ڕێگەیەکی تۆ داناوەکە مەسەلەی داگیرکاری نییە بە بەڕای من لەباری قانونیەوە ئێستا گەر دقت بین لەباری قانونیەوە ئێستا ئەمریکا داگیرکاری عێراق نییە چونکە بە ڕسمی ئەو لە 2012 ئەمەی کۆتایی پێناوە ئێستا ئەمریکا لە عێراق وەکو چۆن ئێران دەوری هەیە ئەمریکاش ئەوە لە عێراق دەوریە بەڕای من ئێستا ئەو کەلیمەیە دقیق نییە باسی داگیرکاری ئەمریکا لە عێراق بکەین من باسەکەم ئەوەیە کە بە شێوەیەکی ڕسمی ئەمریکا ئەمەی کۆتایی پێناوە بەڵام لەسەر داوای حکومەتی عێراق لە دەورانیش داعشا هێزی ئەمریکا تۆ عێراق هێزی چەکداری ئەمریکا لە عێراقایەوە پێم وایە ئێستا بەڕێکەوتن لەگەڵ عێراقا بەڕێکەوتن لەگەڵ حکومەتی عێراقا بتوانێت کە پێگەی ئەمریکا لە عێراق دابین بکات تەمین بکات ئەمە شەکەوێت ئەو ڕەوتەی کە زۆرتر لە ئەمریکاوە نزیکە چ کازمی بێت هەتا بەشێک لە ناوباڵی شیعەش بە بڕای من و بەشێک لە هێزەکانی ئیسلامی سیاسی و ناسیۆنالیزمی کورد ئەو هێزانی کە بە جۆرێک دەتوانین لەسەر بەرەی غەرب و ئەمریکا و کوتلەی بەرامبەر بە ئێران یا ئەوەی کە ناتوانین لەسەر ئێران حسابیکە ئەمانە هەمویان دەست بەنە دەستی و بە جۆرێک پێگەیەک بۆ ئەمریکا دابنێ من پێم وایە کە ئەمریکا بەم ئاقارایی شەکات نەک بە سەرێکشانەوە لە عێراق بەوەی کە بتوانێت لەباری دیپلۆماسی سیاسی عسکەری ئابووری لە عێراقا لەسەر داوای عێراق لەسەر داوای حکومەتی عێراق حکومەتێک کە شەرعەت وەربگرێت دوای انتخابات ئەمریکا لە عێراقا بێتەوە لەسەر زەمینەکانی بۆ حازرەکە پەیوەندیەکانی لەگەڵ کاسی بەڕێ بۆ ئاقارەیە ئەوترێت کە ئەم سەردانەی کازمی سەفقەیەکی سیاسی ئابووریە بۆ هەردوولا کە لە طرف کازمیەوە داوا لە ئەمریکا کرێت کۆمپانیا ئەمریکەکان کە خەریکی دەرهێنانی نەوتوغازن لە عێراق نەکشێنەوە هەروەها ئەمریکا ڕازی بێت بە پەیوەندی ئابوووریەکانی عێراق لەگەڵ چین و وڵاتانی کەنداو بۆ ڕاکێشانی تۆڕی کارەبا و فراوانکردنەوەی ژێرخانی ئابووری و لە بەرامبەریشە ئەمریکا داوا لە کازمی ئەکا کە هەوڵ بدات بۆ کۆتایی هێنانی نفوزی ئێران لە عێراقدا تا چەند ئەم قسانە ڕاستیان پێدا ئەزای چۆنە بە بڕای من سەیریکە تەوان ئەمریکا هەم لە ڕێگەی حەلیفەکانی ناوچەکە چ سعودیە چ وڵاتانی عەرەبیە ئەگەر دیقەت ماوەیەکە خەریکە ئەوێت لەباری ئابووریەوە یارمەتی عێراق بە مەسەن ئەو وابەستەیی کە عێراق بە ئێرانیەوەیەتی بێجگە لە سیاسی عسکەری هەتا لەباری ئابووری دابنگی کاربا بۆ عێراق مەسەلەی پەیوەندی تیجاری لە بینی ئێرانە مەسەلەی غازی ئێرانی مەسەلەی هەتا نەوت و ارتباطاتی نەوتی بینی ئێران و عێراق و ئەمانە و زۆر مەسایلەکە بە جۆرێک گەیانەوێت دەرگایەکی تر بۆ عێراق بکەنەوە کە سعودی و وڵاتانی عەرەبین مەسەن ئەگەر دیقەت بن لە ماوەی پێشوە لە چەند مانگی پێشوە سعودیە و وڵاتانی عەرەبی بە چەندین ملیار دۆلار بڕیاریاناوە لەگەڵ دەوڵەتی عێراق حکومەتی عێراق قسەیان کردکەم ئیسهین بکەن با بڵێن
وەبەرهێنان کە لە عێراقا مەسەلەیە تا ئەوەی کە غازی مەسەن بتوانن غازی عێراقی وا لێ بکەن کە بتوانێت ئینتاج بکات و پێویستی بە غازی ئێران نەبێ مەسەلەن تا لەبارەی کەوکوی باسەکەن ینی مەجای نەوتی عێراق صناعاتی نەوت پیشتازی نەوتی عێراق وا بێ کە بتوانێت ئیتیکا بکات بە وڵاتانی عەرەبی بە سعودیە و بە جۆرێک زۆرتر لەباری ئابووری و لەژێر هەژمونی ئێران دەری بێنن ئەو وابەستەی کەیەتی دەری بێنن تا بتوان وردە لەباری سیاسی و عسکەریش دەری بێن یعنی ئەهەنوێت بە جۆرێک توانێت عێراق وڵاتێکی وێرانەیە و حتمما پێویستی بە بینای اقتصادی ڕاست لە یازە وەزعی سیاسی مستەقلنەوە ئەمە هەمیشە ئەگەری تەقینە وەزعی سیاسیە بەڵام هاوکات بارودۆخی اقتصادی عێراق بە جۆرێکە کە وێران بۆ وتمان انتفاضەی شعبی و ناڕەزاتی خەڵک لەم وەزعەتەیە کە ژیانی خەڵکی عێراق وێران بووە کارەبای نییە ئاوی نییە خەدەماتی نییە ئەمەش ناکرێت بە وەزع درێژە بکێشێ بۆیە بە جۆرێک بە بڕای من ئەمریکا ئەوێ لە ڕێگەی عەرەبستانی سعودی وڵاتانی تۆ بتوانن نەوعێک بوژانەوەیکی ئابووری لە عێراق دروستکەن و بەم شێوە بتوانن دەوڵەت حکومەتێک لە عێراقا دروست بێت کە تەمایلی بەلایەوانەی ببردەوەدا ئیستیقرارێکی سیاسیش ئەگەر نسبیش بێ بەدەستبێن بۆی کە بتوانێت بوژانەوەیکی اقتصادی دروست بێ و بە جۆرێک کۆمەک بکەن بۆی کە نەوعێک هێوریەک دروستکەن بۆ عێراق بە تایبەتی لانیکەن لە پەیوەند بە خەڵک و انتفاضەی شعبی لە پەیوەند بە ناوزاتەکانی خەڵکەوە ئەمە بە بڕای من هەوڵێکی ئەمریکایە لە پاڵەوەی کە بتوانێت زەمینە بۆ تەدەخلی زیاتری سیاسی خۆی تەمین بکات ئەمە هاوڕێ محسن ببوورە ویستمە ئەو تعبیرە تەواو کەمەوەی کە حتمما ئەمە یەکتەرەفە نییە من پێم وایە ئەمریکاش لەوە تێگا کە زین چۆنە رووسیا چین ئەمانە لە مەتقا دەوریانە بە تایبەتیش چین دەوری هەیە لە مەتقا لەباری بۆیە ڕەنگە سەرباری کێشمەکێشی جیهانی نێوان ئەمریکا و چین بەڵام بە جۆرێک ئەمریکا بەوە ڕازی بێ بۆ دەرەجەیەک لە ڕابطەی اقتصادی عێراق و چین دەرەجەیەک هەبێ کە بتوانێت لەم هەلوو مەرجە سەختە ئابووریە نەوعێک بوژانەوەی بۆ عێراق بچکات بۆیە من پێما من بڕوامە ئەمریکا لەباری بەشێکی دیفاکتۆ هاوکات لە پاڵەوەی کە هەوڵات عێراق ڕاکێشێتەوە بە ناو عێراق ڕاکێشە بە ناو دائیرەکەی خۆی لەباری ئابووری لەباری سیاسی عسکەریەوە بەڵام بتوانێت پەراوێزێک دابێ بووی کە عێراق توانای مانەوەکردنی لەگەڵ لەباری اقتصادی لەگەڵ چین هەبێت دوو پرسیاری بینەرانی شەیەی هیچیانەڵێت کە ئایا ئەمریکا لە ناوچەکە شکستی هێناوە ئەمریکا بە بڕای من لە زین چۆن ئەمریکا لە من پێم وایە لە ئەفغانستان شکستی هێنا بۆ یەکشایە وەگەر دیقەت بن بە جۆر شەو لە سەعات 3 بەیانیا بڕۆشتوون بە بەبێەوەی هەتا مەسئولی عسکەری ئەو پێگا عسکەری کە ئەوان لێ باگرام ئاگادار کاتەوە وە خۆشتان نەزان کەمە مەسەلەن دوای لە 2001 شەڕێک لە ئەفغانستانە بێت تالیبانە ڕوخێن بێ ئەمریکا ناچارە لەگەڵ تالیبانە بکرێتەوە گفتوگۆ لە دۆحە گفتوگۆ بکەن و بە جۆرێک ینی بەڕەسمی ڕێبکەون کە ئەمریکا داوای تالیبان کا بڵێ تر ئێوە دەستبەرداری ئەوە بن کە بیکەن بە ئەم منطقه بکەن بە قاعدێ بۆ تیرۆت و ئەویش بچنەوە پرۆسەیەکی سڵ لەگەڵ هینا لەگەڵ حکومەتی ئەفغانستانە و ئەمریکا بکشێتەوە ئەمریکا بە جۆرێ ئەمەی کردم پێم ئەمە شکستە ئەمە شکستی ئەمریکا لە ئەفغانستان ئەمریکان دوای 20 ساڵ لە ئەفغانستان نەیتوانی سەرکەوتێکی گەورە بەدەستبێنێ و جاریکە تالیبان هاتەوە بەڵام لە عێراق بە بڕای من ئەمریکا لە 2012 کە ڕۆژە مەش قسێکی گەورە بۆ بڕۆیان بەڵام ئەمە جارێکی کە وجودی داعش و هاتنی داعش و لەهازار کە توانڕێن پەڕووباڵی داعش نەما بەڵام جارێکە وەکو بیانوویەکی سیاسی گنۆ بەدەستەوە ئەمریکا ینی خەریکە بە جۆرێک ئاهرامەکان و باڵین ئامرازەکانی دەخاتگەری خۆی لە عێراقا دابین بکاتەوە وەکوتم ئەو ئیسفادە لەو فەزا شعبی کە دژی ئێران هەیە لە عێراقا هەوڵبات سوود لە وەرگرەوە بتوانێت لەو ڕێگەیەوە وردە قاچ خۆی لە عێراقا دابکرێتەوە پێم وایە کە ئەمریکا لە عێراقا لە ئازار محاولەیەکە کە بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێەوە بتوانێت جێبی خۆی لە عێراقا تەسبیح بکات محسن یەک پرسیاری ترمان بۆ هاتووە لەلایەن بینەرەکەوڵێ ئایا پاشەکشە بە ئێران ئەکرێت ئەزانین چۆن ئەمە ململانەیەکە بە بڕای من هیچ شتێک ڕەش و سپی نییە ناتوانانی بڵێ کە ئەتوانێت پاشەکشە بە ئێران بکرێت بە مطلقی کێشمەکێشەکە کات لە 2003ەوە لە بینی ئێران و ئەمریکا لە عێراقا هەیە دواوی کە دەوڵەتی دوای کە ئەمریکا لە ڕێگەی داگیرکاریەوە لە عێراق و شەڕێک دەوڵەتی سەدامە ڕوخێنێ حکومەتە ڕوخێنێ بە جۆرێک واقعیتە گوا بوو کە عێراق کەوتە دەستی ئێرانیان لەبەرەوەی نفوزی اجتماعی سیاسی و عسکەری ئێران لە عێراق لە ڕێگەی هێزە میلیشیاکانی شیعەوە بەقووت بوو ئەوان توانان حکومەت بگرن و حکومەت و سەرباری سەر جەمەزەی سیاسی لە گەستۆگرن بەڵام ئێستا یعنی ئێران لەو پێگەی جارانی نەماوە زەربەی خواردووە ئەو هێزانی سەربەیران بوون لەباری شعبی و شکستیان خواردو بۆیە بە بڕای من ئێران ئەگەر قیاسی کەی بە چەند ساڵ لەمە پێش لە موقعیتێکی خراپترایە بەڵام لە هەزار زۆر وەسیلی بەدەستەوەیە هێشتا زین چۆنە هێشتا بەڕان ئەمریکا هێزی کوێ بەدەستەوە نیە بە وشکڵی کە ئێران بەدەستێتی ئێران لە هەزار بەشێک زۆر لە هێزە شیعەکان هێزی ئەون یعنی ئیش بۆ ئەوە کە لەباری عەقیدەتی لەباری فکری لەباری سیاسی لەباری هەتا پێگەی کۆمەڵایەتیان بەڵام ئەمریکا کێشەی هەیە لەم بارەوە مەسەن ناتوانێت بە تەواوی لەسەر سەدر هینکا
حساب بکات سەدر هێشتا قاچی لەم لەولایە ناتوانین لەسەر هێزە ئیسلامیەکانی سنەتچکە دەوری کەوتوان ناتوانین لەسەر هێزە کوردیەکان بەتەواوی ئەوە بکات هەم دەوری کەوتوانی هەم ئەمانە بەسەدی پەلوباڵیان بە ئێران و بەملا بۆلاوە هەیە بۆیە هێزێکی حرفەیی مەسەلەن جێکەوتی وەکۆی کە مەسەن هێزەکانی ئیسلامی سیاسی شیعە سەر بە ئێران ئەمریکام هێزەی نییە تا بڵێ مەسەن لە عینێکی بەقوتە بەڵام فاکتەری زۆری بەدەستێت کە ڕەنگە لێ فرسەت نەبێت کە باس هەم لە ڕێگەی وڵاتە عەرەبیەکان هەم لە ڕێگەی کە هاتی داعشم لەوەی کە مەسەن دەخاتێکی هەیە هەم لەگەڵەوەی بەشێک لە هێزەکان نفوذێکی هەیە و محاولا دەکات ئەمانە هەمووی ئەو ئیمکاناتانەی کە ئەمریکاش دەتوانێت لەم ململانەیە لەگەڵ ئێرانە ینی دەست شکاردوی بە بڕۆیان ئەمە سەرنجام بەکوێگا بە بڕای من سێ فاکتەر دەورێت یەکیان دوو فاکتەر بگورە یەکیان خودی پەیوەندی بینی ئەمریکا و ئێران و چەند ئەتوانێت نفوذی ئێران لە منطقەکە پاشەشە پێ بکات دووەم لەباری شعبیەوە چەند نفوذی ئێران لەباری شعبیەوە تێگەشتەوە هێزانی کە سەر بە ئێرانن تێگەشتێن شعبیەتی ئەمانە ئەشکێت و ئەمە خاتە موقعێکی لاوازەوە کە لەبەر ئەمریکا زەعیفتر بن ئەمە ڕەنگە دەرگای بکاتەوە کە مەسەن بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن بینەرانی عزیز و چانێک و پاشان هاوکارم بنار لەسەر ناڕزایەتیەکانی ئێران بەردەوام بێ لە بەرکان بینەرانی ئازیز ئێوارەتان باش و لەلایەن منیشەوە سڵاتان لێبێت وەک هاوکارم لە سەرتاوە ڕایگەیان کە یەکێکی تر لە تەوەری بەرنمەکانی ئەمڕۆمان گفتوگۆ دەبێت لە سەردۆخی ئێران وە بە دیاریکراویش ئەو ناڕەزایەتیە جەماوەریانەی کە لە یەک هەفتەی ڕابردووەوە سەریان هەڵداوە بۆ ئەم بەرنمەیەش تاوتوێ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خالیدی حاجی محەممەدی لە حیزبی حکمەتیست خەتی ڕسمی بەڕێزکە خالید ئەم کاتت باش و سپاس بۆ ئەو دەرفەتەی کە پێت دایت ئەگەر مایکەکەتان بکەنەوە بۆ ئەوەی کە ئێمە گوێگران گوێبیستی دەنگتان بین سپاس دەکەین لە ئێران جاروبار ناڕەزایەتی جەماوەری فراوانیش دێتە ئاراوە لە بیرما مێژوویەکی هێندە دوور نییە کە لە 100 شار زیاتر خەڵکی هاتنە مەیدان و ناڕەزایەتیان دەربڕی ناڕەزایەتیەکانی ئەم جارە لەکوێوە سەرچاوەیان گرتووە بۆچی خەڵکی لە ئێران هاتوونەتە ئەوەی کە لە خۆزستان و هەندێک ناوچەی ترەوە ئایا ئەمەش یەکێکی تر لە ناڕەزایەتیەکان دژی جمهوری ئیسلامی یاخود هۆکاری تری لە پشتەوەیە ناڕەزایەتیەکانی ئەمڕۆی ئێران لە دنیای واقع ئیدامەی ناڕەزایەتی 5 ساڵی گوزەشتە لە ئێرانایە کە لە زستانی 2017ەوە دەستی پێکرد بە تۆر وەسیع ینی هەرەوەی کە باسیەکەن لە 100 شار زیاتر لە 100 شار دوای ئەوە لە 2 ساڵ دوای ئەوە لە بەهاری 2019 شابازم ئابانی 98 ئێرانی پێڵەن ناڕەزایەتی وەسیع بوو بەڵام ئەمە ئیدامەی ئەو ناڕەزایەتیانەیەوە بە تۆر واقعی پایەی هەموو ئەم ناڕەزایەتیە عەلەی فەقر و بێحقوقی مردم و بێ ئیمکاناتیان لە جامعەیەکە کە دەوڵەمەنە ئێران مەملەکەتی دەوڵەمەنە و بە ئیزافەی ئەمە بە ئیستبداد و زۆرداری جمهوری ئیسلامی بووە بەڵام ئەم ناڕەزایەتە عمومیانە لە چەند ساڵ گوزەشتە یا هاوکات لەگەڵ ئەم ناڕەزایەتیانە ئێمە شاید وەسیعترین اعتصابات کارگەری لە ئێران بوو یعنی 5 ساڵی گوزەشتە ئەگە چاولەکەی تاریخ سیاسی ئێران لە نەزەراگری هیچ کات بەقەی ئەم دەورە و بەقەی ئەم 5 ساڵە اعتراضات و ناڕەزایەتی لە زۆرێ لە مرکزە کرێکاریەکە وەسیع نەبووە ئەگەر لە گوزەشتە اعتصابات کارگەری لە ئێران کەم نەبووە ڕاستیەکەی بەڵام اعتصابات ئەم دەورە ئەساساً لە مەراکز ئەسڵی سەنعەتی و اقتصادی ئێرانە کە اقتصادی ئێران یا ئۆکۆنۆمی ئێران لەسەر ئەم مەراکزە چرخێ وەک هێبکۆ ئازەرا پێشتر
کارگەرانی فولاد بوو هەفتەپەیە ئەن 4 ساڵە اعتصابات وەسعیان بووە و ئێستا نەفت و گاز و پترۆشیمیەکان و زۆرە مەراکزتریش بەم اعتصابانە پەیوەستن تقریبا وەسیعترین اعتصابات دەتوانم بێژم کارگەری لە تاریخ سیاسی ئێرانایە کە لەم دەورەی اتفاقەوەدا هەموو ئەمانە بناغەکەی عليهەی زۆڵم و بێعەداڵەتی و تەبیعەتەن نەخواستنی جمهوری ئیسلامی پەدیدەیە جددیە ولی ئەساس و ئەساسەکەی ئەم اعتراضاتە بە فەقر و حقوقی و استبداد و استثمارێکەکە لە جامعە ئێران هەیە. باش دەسەڵاتداران لە ئێران واتە جمهوری ئیسلامی دەسەڵاتداری مەلاکان چۆن وەڵامی ئەم ناڕەزاتیان ناوەتەوە؟ ئایا هیچ بەڵێن دراوە بەوەی کە خواستی خەڵکی بدرێتەوە یاخود مامەڵەیان چۆن بوو ئەم جارە؟ ئێران مشکڵاتێ پایی و ئەساسی هەیە تەبیعەتەن ئیمکان ئەوەی کە لێرە بە وردی لەسری بڕۆین نییە. ئێران دەوڵەتە ئیستبدادیە کە خەڵکی ئێران قەت قبوڵی نەکردە داسەپیا بەسەریا و بە زۆر خۆی داسەپانە و ئەگەوانە بواە زۆر پێش لەمە ئێران دەوڵەتی جمهوری ئیسلامیان ڕوخان بوو بەڵام ناتوانی جامای ئێران مەملەکەتی 8 ملیۆن نەفەری کە دوو جار ئینقلابی کردە انقلاب مشروطة دوایەوە انقلاب علي رژیم سەڵتەنەتی ساڵ 57 ئێران 78 بقول تاريخ ميلادي وانقلابي كرده ودولتي روخانه وجامعيك واناتواني هم استبداد حاكم به هم بزور حاكم به وهم هي جوابك بو معضلات ومشكلات زندگی خلقت نبه جمهوری اسلامی نتنها جوابی نیه و جوابی ندات بتایسه حتی لآینده حتی ریگه حتی دروی پەنجەرەیە بەڕووی ئەوە خەڵکی ئەحساس کەن ئەگە ئەم وەزیەتە تەحمڵ کەن دوای چەند ساڵ ئەکرێ دەرویە بڕوویانەکرێتەوە وە زندگیان باش بێ ئەمەش نییە نەتەنها خەڵک نایبینن خودی حاکمیەتیش نایبینێ و لەوە گوزەرە بێژی داخۆ ئینکاریەکە سعیەکە وعدە باسیەکە اختلاف خاتە بین خەڵک سعیەکە مرتب هیچ هەمویان ئەڵێن کە خەڵ حەقیەتی بەڵام وەسڵیەکەن بە ئەمریکا وەسڵیەکەن بە گروههای سیاسی احزاب سیاسی کە ئەوانە زد انقلاب ئەوان پێی ئەڵێن دەخاڵەتەکە لەمانە ولی خەڵک حەقی ئاعتراضکە و تەبیعەتەن لە سەرکوبیش هەر ئەنازە بۆیان کردێ کۆتاییان نەکردا ولی سەرکوب جواو ناتۆ تەواو ماجرا ئەوەیە بە تور واقعەکەی لە ئێرانە ئیتر خەڵک ئەو قەدەر قودرەتیە ئەو وەهمە ئەو ترسە لە حاکمیەتیان شکانە بە ئیزافەیە کە هیچ ئومیدێکیان پینیە خلق لجمهوری اسلامی گذرا خلق منتظر فرجەیەکە کە خۆی احساس کە ئیمکانی ئەوەی هەیە کە هەم بیڕوقێنێ هەم بتوانێت شتێک بێتە جێی کە ئەم شتانە ئەم مطالباتە ئەم خواست و داخوازیانەکە هیانە بەراوەردیکەن و ئەمە کەشمەکەشێکە لە حاڵ حاضرە لە جریانایە و خەڵک ئومیدوارن ئەو شتێک کە لە جامعەی ئێرانە مهمە فقر بحقوقی بێکاری گرانی ئەوەی ئاو بەرق و ئەوانەشی پێی اضافە بۆ کە اعتراضاتی ئەم دەورە نزیک 20 شار و شارۆچکە لە جنوبی ئێرانە لە خوزستانە لەسەر ئاو بێ ئیمکاناتی ئاو ئەوانەیە کە ئەمیشی پێ پەیوەستە ولی ئەو خەڵکە بەو بحقوقیەوە بەو وەزعیەتە فقرەوە کە حاکمە بەسەرم جامعەوە بێ مەسئولیەتیە کە دەوڵەت قبلی وەچە ئەمریکا ڕئیسی کەیساتە سەرکار بێ مەسئولیەتێکە هەمویان هەیەە خەڵک کۆڵی نەدا خەڵک تەسلیم نەبووە جمهوری اسلامی ئومیدوار بوو بە فشار ماڵی بە بێکاری زۆر و فەقر تەسلیمیان کە خەڵک مەجبور کە بە قەناعەت وعدەیان پێدا بەڵام خەڵک هەر ڕۆژە جەریترە بن جەسوورترە بن بە تایبەت اعتصابات کارگەری ڕۆژ بە ڕۆژ سازمان پێیەکە متحدتر هاتیتە سەر خاڵێکی گرنگ گرتنەوەی کرێکاری لە ئێران هەمیشە پێگەیەکی بەهێزی هەبوو و توانیوێتی لە زۆر مەیداندا دەرکەوتنی بەرچاوی هەبێت و ڕابەراتی زۆرگ لە خۆپشاندان و ناڕازاتیەکان بکات ئەم جارە نەخشی کرێکاران بۆ نەکرێکارانی نەوت پێترۆکێمیا چی ڕۆڵێکیان هەبووە لە خۆپشاندانەدا پێش نەوت شتێک بەڵێم پێش نەوت اتفاقی لە ئێرانە کەوتەوتم 5 ساڵ گذشتە اعتصابات کارگەری هەمیشە لە ئێرانە بووە زۆرێ مەوارد ساڵی بە 1000 زیاتر ولی دەورەی ئەخیر اعتصابات توولانیە لە هبکۆ ئازەراب معدەنەکان لە فولادی ئەهواز و لە هەفتەپە کارگەرانی هەفتەپە ئیتفاق کەوت
ئەمە ڕواڵەت سیاسی ئێرانی گۆڕا چۆن بێژم ڕۆحیات مردم ئێرانی گۆڕا ئەوەی کە تەبقەی کارگەر و هاتنەمەیان کارگەر ئومیدێکە بەخواست و مطالباتێکەوە کە بوویان زۆر بەرابەری تەڵەوانە عەداڵەت ئیجتماعی ئازادی بەرابەری ئەمە خاصیان بووە لە زۆرێ لەم اعتزابات و اعتراضاتەکە کردیانەوە قەنەعەت نەبوون زدیەتی لەگەڵ نظام کاپیتالیستی لە استثمار دفاع لە حقوق ژن دفاع لە ئازادیهای سیاسی ئەمانە زۆرێ لەمە اعتراضات کارگەریانە مەطرح بواتە ئەوەی کە ئێمە جامعە خۆمان ئیداراکەین بە شکل شۆرایی ئێمە کرێکەکان خۆمان تەسلیمەگرن دەخاڵەتەکەن لەسەر نوێی شرکەتە ئەمانە ڕواڵەت سیاسی ئێرانی گۆڕان کارگەری کرد بە پەدیدەیە خۆشەویست خۆشناو ئیمڕۆ بە هاتنەمەیان نەفت و گاز و پترۆشیمی وەک پایەی ئەساسی اقتصاد ئێران و مەراکز ئەسڵیەکە ناتوانێت ئیدامە پێیاکە جمهوری ئیسلامی بەم اعتساباتەوە ئەگە جۆرە حەلی نەکات و جواو ناتۆپیان ئەمانە هاتنەمەیان ئەمانە بازم ئەم پێگە و ئەم وەزیەتەی قەویتر کردە ئومید بە ئەوەی کە کرێکار شتێکە تەبقەی کارگەر شتێکە لە ناو عموم خەڵک مەحروم جامعە شدەتی پێیا کردە و ڕاستیەکەی هاتنە اعتراضات کشانی بە مرکزە کرێکاریەکانەوە و ئەوەی کە تەلاشەکە خۆی سازمان بە تەلاشەکە سەراسەری بێکە ئیسە بە دەرەجەیە زۆر سەراسەریە حمایەت هەیە خۆ لیانەکەن حمایەت هەیە بەخشای مختلف کرێکاران لیانەکەن حمایەت هەیە هەتا لە دەرەوە اتحادیای کرێکاری و ڕەهبەران و فعالین کرێکاری لیانەکە کولەن ئومید بەوەی کە ئەم وەزیەتە بتوانێت ئاڵوگۆڕێ بە وجود بێرێ زۆر لە ناو خەڵکە گەشەی سندە لە ناو تەبقەی کارگەرە گەشەی سندە و تەلاش بۆی کە خۆی سازمان کە پایەی خۆی دا قدرەت دەگرێ ئەمەش پەدیدەیەکە کە تەبیعەتەن لە جەریانە ڕۆڵ و جێگە و ڕێگەی حیزب و لایەنە چەپ و کۆمۆنیستەکان چی بووەوە ئەگەر لێرەدا پرسیارێکێک لە بینەرانیش بخەمە سەر شاشەکە کە بە دیاریکراوی پرسیارەکە کە ڕۆڵ و کاریگەری حیزبی حکومەتیست خەتی ڕسمی چی بووە لەم ناڕەزاتیانەدا یەک اتفاق لە جامعی ئێرانە کەوتە تەبیعەتەن فرسەت ئێمە زۆر وەخت لەسەر چەپ و ئەوانە قسەمان کردەوە لە یەک اتفاق لە جامعی ئێرانە کەوتە اعتراضات کارگەری لە جامعی ئێرانە سەفبەندی تەبەقاتی حەول کارگەر و سەرمایە یا حەول کارگەر و بورژوا ئەم قوتبەندیەکی ئیجاد کردە کە بالئاخەرە ئەم قوتبەندیە شرایەتێکی فراهم کردە کە ئەم دوو بەرەکە وەک دوو بەرەکەی ئەسڵی نمایان بن بێ هیچ تەردیدێ لە ناو ئەم بەرەکەیە ینی جنبش کرێکاری اعتراضات کرێکاری چەپ و کۆمۆنیزم کەم نین بەحسم سەر حزبیەکەی نییە وەێ خەتان جەهەتان دفاع لە کۆمۆنیزم یەک پەدیدەیە کە لە هیچ کە شاراوانیە نە لە جمهوری ئیسلامی شاراوەیە نە لە ئەحزاب سیاسی شاراوەیە ئێمە خۆمان وەک جێپێی وەک حزب سیاسی خۆ تاریخەن بەخشێ بووە ئێمە فکرەکەینەوە ئەم جریانەی کە ئیمڕۆ لە جریانایە ڕەهبەران و فعالین کرێکاریە کە بە جنبش شۆرایی خۆمان ئیدارەکەین مەجمع عمومیەکان تەسلیم جەمعیەگرین هەموو ئەمانە فکرەکەینەوە لەبەر سیاسی و خەت و جەهەتێکە کە کۆمۆنیزم بوویەتی و حزب ئێمەش بوویەتی بەم زاویەوە فکرەکەمەوە جێگەی پای کۆمۆنیزم و ئێمە لەبەر سیاسیەوە بەرجەستەیە بەڵام تەبیعەتەن بەنسبەت ئەم ئەوزاعە لەبەر سازمانیەوە لەبەر تەشکیلاتیەوە لەبەر ڕەهبەریکردنەوە ئەمانە فاصلەیە زۆر بین ئێمە و کولەن ئەم پەدیدە هەیە بین خەت ڕسمی و ئەم پەدیدە هەیە ولی ئەم حزب حزبی ئەو جنبشەیە نە عەلە العموم جنبش کرێکاری منزورمە ئەو جەریانە مشەخەسە کە بەم شتانەوە لە جامعی ئێرانە لە ناو جنبش کارگەریە ئەناسبیەتەوە جنبش شۆرایی مەجامع عمومی بەرابەری زد کاپیتالیزم دفاع لە حەق ژن و زۆرێ مەسایل تر کە ئیمڕۆ خەتێک لە ناو جنبش کارگەریە کە ئێمە پێشین جریان سوسیالیستی تەبقەی کارگەر بەمەوە ناسیلێتەوە ئێمە خۆمان بە بەخش متحەزب ئەو جریانە وەکو دو پرسیار دووبارە لەگەڵی لە پرسیاری بینەراندا تێکەڵاوی بکەم کە ئایندەی ئەم ناڕەزایەتیانە چۆن دەبینن چەندێک دەتوانێت خۆی گرێ بداتەوە بە بزوتنەوەیەکی فراوانتر تاوەکو بتوانێت کە جمهوری ئیسلامی ئەگەر ئێلانی کەم نەشی ڕوخێنێت پێکەکی لاواز بکات و هەروەها پرسیاری ئەوش کراوە ئەگەر پێکەوە وەڵام بدەیتەوە پرسیاری بینەرێک کە خاڵی لاوازی ناڕەزایەتیەکان چییە؟ جۆدانەوە بەم پرسیارانە کاتی هەرەکە من سعیەکەم کۆتا چەند نوکتە بێژم ئایندەی ئەمانە بەرەوکوێچێ هیچ جوواوێک ئەرێونەی نییە
ولی یەک حقیقەت وجودی هەیە وەختێکە فەزای جامعە شەڕ و کێشمەکێش لە جامعە حول ئەم دوو جریانە یعنی کرێکاران خاص و متالباتیان و بورژوازی و دەوڵەت و بە ئۆپۆزیسیۆن و پۆزیسیۆنی ڕاستیەکەی بەوەی حاکمە و بەوەی کە هەتا بەخشەن لە ئۆپۆزیسیۆنی شایە لە دەور ئەمانە فەزای جامعە قوتبی بووەتەوە فەزا بۆ کۆمونیزم و بۆ ڕۆژ جنبش کارگەری زۆر کراوەیە و لێ تەبیعەتەن دشمنانەمەش بێکاردانە نیشتن جمهوری اسلامی بێکاردانیشتە ئەحزاب مختلف سیاسی مستەقل لەوەی کە هەتا ئەوانەی کە لە دەروی حاکمیەتیشن و نەگەرانە مۆزیەتەن بێکاردانە نیشتن کرێکار و جنبش کرێکاری خۆی بە هەموو کەس تەحمیل کرده تا ڕەزا پەهلەویش ئیمڕۆ مەجبورە بێژێ منیش ئیتکاکە مەسەرم جنبشە پێشتر ئومیدی بە ترامپ و ئۆپۆزیسیۆنی ڕاستی جمهوری اسلامیش پێشتر لەسەر شتێک بوو ئیمڕۆ هەموو کەسێک بووە بە کارگەر هەموو کەسێک بەناو کارگەرەوە بەناو دفاع لە کارگەرەوە هاتەتەمەیان و ئەمە پێشڕەوی جنبش کرێکاریە وەێ ئایا ئایندەکەی 100% ڕاستیەکەی بەسەجی بەوەیە کە لەم پرۆسا لەم دەورا کە دەورەیەکە بۆ ئەوەی کە ناو تەبەقەی کارگەر کۆمونیزمم تەبەقە خۆی بتوانێت منسەجم کە کرێکاران بتوانێت سازماندەیی خۆیان پیاکە بتوانێت یەکگرتووی خۆی حفظکە سازمانهای کرێکاری و تودەی خۆی فەرهامکە و لە این حاڵە ئەحزاب کۆمونیستی و خودی ئێمە وەک حزب حکومەتی خەت ڕاستنی کار ئەخیران پلنۆمان بووە لەسەر جنبش کرێکاری قەتنامەماندا وەزایف ئەو دەورەی خۆمان و کۆمونیستەکانمان یاداوەری کردێتەوە بتوانین لەم پرۆسا چەنێ جواو ئەو نیازانە و ئەو تەوەقعاتانە لە ئێمە و لە کۆمونیزم لەم جامایە بێنەوە فکرەکەمەوە ئومید هەیە فکرەکەمەوە ڕێگەنە بەسریە فکرەکەم دەرویە کریاتەوە بۆ ئێمە فکرەکەمەوە کولەن جارێتر تەحمیلی کرد کە کۆمونیزم پەدیدەیە گەورە و جددی لە ناو جامعی ئێرانە و لە جنبش کرێکاریە و لە حتا جنبشایتن جنبشی حەقی ژن ناو معلمان ناو بازرسەکان پەدیدەیە جددیە کە کەس ناتوانێت بێژێن نییە و گەورەیە و ئومید پی هەیە و خۆشببینی پی هەیە ولی چەنێ ئەتوانی ڕاستەکی بەوەی ئێمە چەنێ ئەم وەزایفە تاریخی خۆمان ئەوەی نەپێشەوە و چەنێ لەم ڕێگام موافقە بین وتم دشمنان ئێمەش بێکار نەنیشتن ولی ئەم ئومیدە هەیە هەر ئەوەی کە ئەم ئومیدە هەیە پەدیدەیە گەورەیە و فکرەکەم کۆمونیزم پایە جددی تەحوڵە ئەم دەورە جامعە ئێرانە ببورن کێشەیەکی تەکنیکی هاتە پێشەوە بەڕێز خالیدی حاجی محەممەدی لە حیزبی حکومەتی سخەتی ڕسمی زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی پێداین زۆرتان سپاسەکە ئازیزان وچانێک دەدەین و پاشان لەسەر لافاوی ئەڵمانیا و وڵاتانی تر لە ناوەڕاستی ئەوروپا و کارەساتە سروشتەکان گفتوگویەکی ترمان دەبێت لە گەڵمان بێت. بینەرانی ئازیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و لەسەر کارەساتە سروشتیەکان لە ئەوروپا و بە تایبەتی لاپاوەکەی ئەڵمانیا ڕادەوەستین با بەشداری ئەزیز شەریف لە لقی ئەڵمانیایی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی. ئەزیز شەریف ئەم کاتت باش سوپاس بە بەشداریت لە بەرنامەکانمان. لە هەفتەی ڕابردووە لافایەکی فراوان بەشێک لە ئەڵمانیا و هەندێک شاری تری وڵاتانی لە ناوەڕاستی ئەوروپا داپۆشی کە زیانی یەکجار گەورەی لەکەوتەوە بەگیان لە دەستدانی سەدان کەس و بێسەر شوێنبوونی هەزارانی تر وەک لە ڕاگەیاندنەکانی تۆڕی کۆمەڵایەتی لقی ئەڵمانیا داهاتووە نزیک بە 100 ساڵە ئەڵمانیا لافاوی هاوشێوەی بەخۆوە نەبینیوە. ئەگەر سەرەتا لە خۆتان بپرسین کە چی ڕوویدا بۆ ئێمە و بۆ بینەرانی باس بێت فەرموو. بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە سڵاو بۆ گوێگران و بیسەرانی بەرنمەکانتان دەستان خۆش بۆ ڕێخستنیان بەرنمەیە. سەرەتا ئەوەی کە ڕوویدا بێ بڵێم بارینی بارانێکی زۆر بوو لە ئەڵمانیا بە ڕێژەی با بڵێن زۆر زیاتر لە 24 ساعت بە بەردەوامی باران باری بەم بۆنەیەوە دوو ڕووباری گەورە لە دوو ناوچەی هەرێمی ڕاینلاند فالس و نۆرتڕاین ڤێستفالن
کە ئەم دوو ڕووبارە بەم دوو جێگەیە ئەڕوا بەم دوو هەرێمەیە ئەڕوا بووە هۆی بەرزبوونەوەی ئاو لەم ڕێگەیەشەوە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەم بارانە یان ئەم لافاوە کەوتە زۆر ناوچەوە و چەند شاری و شارۆچکەیەکی ناو ئەڵمانیای گرتەوە لەم هەردوو هەرێمەدا بە دیاریکراوی لە ناوچەی ڕاینلان فاس هەرێمی ڕاینلان فاس یەکێک لەو شارانەکە زۆر بە خراپی ئەم لافاوە کارەساتی گەورەی مرۆیی و ئینسانی خۆڵقانوە شاری ئێرفشتاتە لەگەڵ شارێکی تر بە ناوی ئاڤایلە ڕێژەی مردووەکان و قوربانیەکانی ئەم کارەساتە لە 150 کەس تێپەڕێ هەتا ئێستا ئەوانەی کە خان و ماڵیان بەبوونی ئەم لافاوەوە لەدەستداوە بە هەزاران کەسە زیاتر لە هەفتەیەکە ئەم کارەساتە ڕوویداوە هەتا ئێستا کەس نەگەڕاتە سەر ماڵەکان ماڵ و حاڵی خۆی بە بۆنەی ئەو ئاسەوارە خراپەوە کە ئەم کارەساتە خۆڵقانێتی ئەم باشە هەڵوێست و کار و کردداری دەسەڵاتداران لە ئەڵمانیا چۆن بوو ئەم کارەساتە چۆن تێپەڕی بەڵێ دیارە کارەساتەکە ئەوەندە گەورە بوو کەس چاوەڕوانی نەبوو بەو شێوەیە بێت هەڵوێست و کاری دەوڵەت و هەموو ڕێکخراوە ئینسانی و ئەوانی کە کۆمەک بە خەڵکەکەن لە کاتی لە قەومانە بە هەر جۆرێک لە جۆرەکان کە بۆیان کراوە بەشداری ئەم حملەیان کردو بۆ بەهاناوەچوونی خەڵک من بە چاوی خۆم و بەشێکی زۆریش خەڵک لە میدیەکان بینیوێتی ئەو کەسانی کە فریاکەوتن ئەکەن تەنانەت خەڵکانێک کە خۆیان وەکو ئینسانی فریاگوزار خەڵک ڕزگارەکەن لە کاتی کارەساتی ئاوایە خۆیان ئاو بردوونی تەنانەت خەڵک من وێنم بینیوە خەڵک ئەو کەسی ڕزگار کردووە بەرحاڵ هەموو کەسێک بە هەر شێوەیەک کە بۆی کرابێت یان باڵێن دەوڵەت بە هەموو شێوەیەک لەو کاتە ئەوانەی کە پەیوەستن بە کاری مرۆی و فریاکەوتن لە کاتی ڕوودانی کارەساتی لەو جۆرەیە بە هەموو شێوەیەک لە ئامادەباشیا بوون و بەشداریان کردەوە بەڵام حەجمی کارەساتەکە حەجمی لافاوەکە بە شێوەیەک بوو کە لە ئاستی ئەوانە بوو کە هەموو ئەو منەظەمانە ئەو ڕێکخراوانە کە کاری فریاگوزاریەکەن بتوانن خەڵک ڕزگارکەن باشە وترێت کە بەجیا لە زیانی گیانی هاوکات زیانی فراوانی تریش لێکەوتۆتەوە کە ڕەنگە لە ئەندەدا هەندێکیان کاریگەریەکانی دەکەوێت ئێستا ژیان و گوزەران لە کۆمەڵگەی ئەڵمانیادا چۆنە پاش ئەم زیانانە ئایا کەسانی هەژار نەتوانن سەر لە نوێ ژیانیان بنیاتێنەوە بەڵێ ڕاستەکەی بە دەرەجەیەک سەختە ئەو شتەکە ئینسان تەوەقعی ناکات ینی ئەو ڕسمانی کە کەمێک لەم بۆ پێش لێرا پیشانەدا من بەشێک لەو ڕسمانە بەدەستی خۆم گرتومەکە یەکێک لەو شارانەی کە خۆم لێژیم من خۆم سەردانی ئەو جێگەیم کردووە من ئێستا ئەو ئاسەواری ئەو لافاوەیە کە چۆتە ماڵی خەڵکەوە هیچ شتێکی بۆ خەڵک نەماوەتەوە هەرچێکی هەبوو بێ ئەوە تا لە ڕسمەکانی بینن کەوتوتە سەر جادە ئیتر بە کەڵکی ژیان نایەت باشە ئەمە زۆر زەحمەتە ئینسان بێنێتە پێشاوی خۆی هەرچی شتێکی هەیە لە دەستی بدا و جارێکی کە دەست بە ژیان بکاتەوانێ ئەوەی ئینسان بە تەواوی ژیانی پێکەوەی ناوە ئێستا ئیتر بووە بە سفر ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە ئەمە بەڕاستی تاقە یەکشت ئەتوانێت ئەم ئەزمە گەورەیە کە ئەم ئینسانە بەسەرەن هاتووە تێیپەڕێنێ ئەویش لە پاڵ ڕاوەستانی ئەم کەسانەیە بە هەر شێوەیە کە ئینسان بوویەکرێت لە کۆمەکی مادی و لە وەکو هێزی مرۆیی چوون بەهانەیە ئەم کەسانەوە دەوڵەت بە تاقی تەنیا پێم وانە بتوانێت وەڵام بە هەموو ئەو زەرر و زیانە بداتەوە کە بە خەڵک کەوتووە هێزەکانی دەوڵەت دیارە لە پۆلیسەوە لە هێزی ئاگرکوژێنەوە لە منەظەمات و ڕێکخراوی ترەوە کە ئەچن بە شوێن ئەمانە و ئەم کارەسەتەنە و کۆمەک و هاوکاریەکەن هێشتا شێ ناتوانێت جوابدانەوەی تەواو بێ بە هەموو ئەو شتانی کە خەڵک لێرە بەسەری هاتووە ژیان هەروە بە ئاسانی ناکەوێت سەرپی خۆی ئێستاش ئەو شاری کە من لێ ژیم بەر ئەم لافاوە کەوتووە لە دوای ئەو هەموو ڕۆژە کە تێپەڕیوە 8 ڕۆژ تێپەڕیوە ئێستا کەچی هێشتا چێ خەڵک
ئاوی نییە، هێشتا خەڵک کارەبای نییە، هێشتا خەڵک تەلەفۆنەکە ئیش ناکە، هێشتا خەڵک جێگەی ژیانی نییە. تەسەوڕکەن خەستخانەیەکی گەورە کە لەم شارەیە زیاد لە 400 قرێوڵیتە ئەم خەستخانە هەر هەمان ڕۆژی لافاو چۆڵ کراوە. باشە لە بەرەوەی لافاوێکی زۆر بە شێوەیەک هاتووە کە ئیتر ترس و مەترسی ئەوە هەبووە کە ئەم خەستخانەش بکەوێتە ژێرباری لافاکەوە. بەشێکیش لەم خەستخانەیە ڕاستەکەی کەوتە ژێر لافاوەکەەوە بوو بە ژێر لافاوەوە. لە ڕۆژی دوێنێ و ئەمڕۆ دەستکراوە بە گەڕانەوەی هەموو ئەو نەخۆشانی لەم خەستخانەیە بەدەبیان بۆ جێگەی تردایان نابوون. بەرحاڵ هەروە ئاسان نییە جارێکی تر دەستکردنەوە بە ژیان بۆ ئەو کەسانی تووشی ئەم کارە ساتە بوون. کاک عەزیز ئەگەر لە وڵاتانێکی تر بۆ نمونە هەڵشێوە ڕوو بدات نیشاندانی بەرپرسیارەتی دەفتەران حتمەن بێت ببورن کێشێکی تەکنیکیمان هەیە مایکەکان زۆر کڕەکڕەکات ببوورە پرسیارەکە دووبارە ئەکەمەوە. ئەگەر لە وڵاتانێکی تر بە نمونە کوردستان کارساتی هاوشێوە ڕوو بدات نیشاندانی بەرپرسیارەتی دەسەڵاتداران لاواسترە بێت بە بۆچوونی ئێوە چ دەرس و تەجروبەیەک ئەکرێ لە بەرچاو بگیرێ ئەگەر کارەساتێکی وەها لە ئایندەدا لە کوردستان ڕوو بدات؟ بەڵێ ڕاستەکەی گەورەترین دەرس و تەجربە کە من لەم کارەساتە بینیومە بەهاناوەچوونی خەڵک خۆیەتی بۆ ئەو کەسانی ئەم کارەساتیان بەسەر هاتووە. من وێنەیەکم گرتووە عفوکە من نەمگرتو ئەم وێنەیە من لە سایتەکان بینیومە وێنەکە وێنەی سێ کەسی گەنجە لە کاتی لافاوکەیە شەقامێک پڕ بووە لە ئاو ئەم سێ کەسە ئەڕۆن هەتاوکو ناوقەیان زیاتر ئاوە هەتا تقریبا دەوری سنگیان بۆ بەژێر ئاو ئەوەندە ئاو هەستاوە ئەم کەسانە خۆیان ئەچن بە شوێن سەری منهۆڵەکانە ئەگەڕێن بۆ ئەوەی سەری منهۆڵەکان پاک بکەنەوە بۆی ئاوکە بتوانێت دابەوەزێتە ناو کەناڵە ڕئیسەکانی ئاوەڕۆ و بڕوات. ئەمە شتێکمان پێڵێ خەڵک لەم حاڵەتانەیە ئێمە لە سەردەمێکە خەڵک تەنیا فریای خۆیەکەوێ فێری ئەویان کردوین ئینسان تەنها لە خەمی خۆیان بێ بەڵام هێشتاشێ ئەم وێنەیە کە من ئێستا گێڕامەوە بۆ ئێوە وێنەی کۆمەڵک ئینسانەکە بە پێچەوانی ئەو سونەتەوە کە خەڵک فریای خۆیکەوێ ئەوان هاتوون ژیانی خۆیان ئەخەنە مەترسیەوە بۆی خەڵک ڕزگاری بێت. بۆیە گەورەترین دەرس و تەجربە لەم کارەساتەوە کە ئێستا لە خەڵکی ئەڵمانیا ڕوویداوە و قەوماوە ئەوەیە کە ئێمە ئەبێ خۆمان لە پەنای یەک بۆستین ئێمە ئەبێ خۆمان کۆمەک و هاوکاری یەکتی بکەین ئێمە تاقە پشتیوان و تاقە ڕزگارکەری ئێمە لە هەر کارەساتێک تەنها هێزی یەکگرت و پشتیوانی هاوچینەکانی خۆمان و خەڵکی کێکار و زەحمەتکێشی خۆمانە نەکی چێزێکی تر کە لەسەروی خەڵکەوە بێت. کاک عەزیز بینەرێک پرسیاری کردووە هۆی چییە دەسەڵات لە ئەڵمانیا ڕێکخراوەکان بۆ یارمەتی ئەوانەی تووشی ئەو کارەساتە بوون شتیوە ڕێداوە ببوورە دیسان ئەو تەکنیکە تەکنیکی هەبووە ئەڵێ پرسیاری ئەو بینەرە ئەڵێ هاوڕێ عەزیز وازانم دەنگت نەما لای توێ ئێستا با ئەڵێ هۆی چییە دەسەڵات لە ئەڵمانیا ڕێگری ئەکات لە خۆبەخشان بۆ یارمەتی ئەوانەی تووشی ئەو کارەساتە بوون؟ بەڵێ ڕاستەکەی ئەبێ من ئەگەر بەڕاستی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە ئەوەیە کە بڵێن لە ئێستایا دەسەڵات یان با بڵێن ئەحزابەکانی دەسەڵات و هەموو حیزبانی کە حەملەی انتیخابیان لە بەردەمایە بۆ هەڵبژاردننی کانسلەری داهاتوو لە ئەڵمانیا هەموو پێشبڕکێی ئەویانە کە خۆیان بچن بەهانەی خەڵکەوە بۆ ئەوەی خۆیان وەکو ڕزگاکەری خەڵک نیشان بدەن بۆ ئەوەی خەڵک لە هەڵبژاردننی داهاتوو کە لە مانگینەوە یاکرێ دەنگجا پێ بدەن. بەڕاستێکی ئەمە کارەساتێکە من بۆ ڤیدۆم بینیوە خەڵکی ئەڵمانی خۆی باس لەوە کاکە دەوڵەت پۆلیس هێزی پۆلیسیە ڕێگری کردووە لەوەی کە خەڵک ویستی بچێ بەهانای خەڵکەوە خەڵک ڕزگاکە بەڵام ئەوان ڕێگان پێنەداون.
ئەمە تەنها بۆ ئەوەیە کە خۆیان وەکو ڕزگارکەری خەڵک نیشان بدەن بۆی خەڵک عاتیفەی بجوڵێت دەنگیان پێ بدەن لە انتخابی داهاتوە لە هەڵبژاردننی داهاتوە. من ویستم ئەو بڵم کە ئێمە خۆمان سەردانی وەکو ڕێکخراوی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی بەشی ئەڵمانیا نوێنەری ئێمە بە کۆمەڵێک مەراحیلی زۆر دوور و درێژە ڕۆیشتووە هەتاوەکو گەشتە شاری ئێرفشتادێکی لەو شارانی کە زۆرترین زەرروزیانی پێگەشتووە توانیوێتی بە کۆمەڵێک ڕێگەی زۆر سەختە بڕوە بە ڕێگەریکردنی زۆر هەتاکو بگاتە ئەو جێگەی کە بەرپرسانی ڕیان ڕێکخەرانی کۆمەک و هاوکاریکردن بە خەڵک کە پێکاتووە لە دەوڵەت و ڕێکخراوە ئینسانی دۆستەکانی تری ئەڵمانی کە نوێ کۆمەک بەمانکەن بەرحەڵ ئەم ڕێکخراوی ئێمە وێنەیەکی مەیدانی تەواوی لەوێ وەرگرتووە. ئەم ڕێکخراوی ئێمە ئەتوانم بڵم لە دوو مەیدانە کە لەگەڵ ئەوان قسەی کردووە لە دوو مەیدانە خەڵک لەوێ پێویستی بە کۆمەک و هاوکاری ئەویش لە مەیدانی مادی وەکپارە وەکو تریش هێزی کار و بۆ ئەوەی بتوانین خەڵک بە کۆمەکی هێزی خەڵک بتوانن ماڵەکانی خەڵک پاکردن جێەکانی خەڵک چاک بکەنەوە وەجارێکی کە خەڵک بتوانێت سەر ژیان و کاری خۆی. زۆر باشە کاک عەزیز گەشتین کە دەسەڵاتدار بۆچی هەمیشە ڕێگریەکە لە خۆبەخش لەسەر حسابی ژیان و گیانی هاوڵاتیان بۆ بەرژەوەندی و پێشبڕکێی دەسەڵاتی خۆیان کە انتخابات دەڕێن. عەزیز شەریف لە لقی ئەڵمانیای تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەکان. بینەرانی ئازیز لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا هەر شاد بن.